هاتم دانشتم بزانم چ دەڵێی ئەزان چۆن ژنەکە وەڵڵاهی گوناحە من ڕەفیقی ئەوە بم یعنی تۆ فعلانت نییە من ژنەکە و بەڕاستە بۆ تۆ 10 ساڵە ژنی منی تا ئەسێکی لە دەرگای یاوە بڵێ ئەحمە ئەو سوراوی بۆ کڕیوم یعنی تۆ خیانەت قەر لە من نەکردو و ناکەی بۆ کچێک لە دەرگای یاوە بڵێ وەڵا مێردەکە ماچی کردووم یعنی تۆ قەت بە حیاتی غەدرت لە من نەکردو حیفن نەکە من غەدر لە تۆ بکەم من یەک جار پێم قسە سەر مێرولەیەک بەخوازیێژە و سێ ڕۆژ نەمزانی و ناخواردن چییە ئەو مێرولێژە و هاتە خەوم سمێڵی هێشتم بۆ ئەمەنە بە مەترەقێک لێ بەخوا قەت بیرم ناچێتەوە ئەی بۆ من نەمزانیوە آخر هینە ئەوە پێش زەواج بوو یعنی تۆ ئەوەندە من خۆش دێ من نەمدەزانی وەڵا بەقەدر هەموو دنیا تۆم خۆشەوە زۆر زۆر یعنی چەند وەڵا چەند ها ئەها ئەوە چییە بەقەدر فیلێک تۆ پێت عیب نییە دێنێ ڕێزێ فیلی ئێ باشە بەقەدر غۆرەلایەکی زل غۆرە لا چییە کاکە بەقەدر ئەنە کۆندایەک ئەنا کۆندا چییە برا بەقەدر ئەم فێلایە وەڵا ئەوم پێ خۆشە دەما دەمای لەها بەقەدر دوو فێل یعنی هەرداوە کارێکی ئەم بێ بۆم دەکەی نە وەڵا حەزەکەی بڵێ ئەلەیا بمرە ئێ باشە مادام شێرێکم بۆ بکوژە بۆم بێنێرە شێر ئەزانین چۆن شێر ئەبێ ڕاکەیت ڤیزە وەرگریت چونکە شێر لە غاباتی ئەمەزۆنە اینجا لێ بە ئەلیکۆپتەر دابەزیت حابل بەرم شم شێر بەرم چەقۆ بەرم کورە چوزانم کڵاسی کۆف و دەمانچە و سیلاحی دنیام پێ بێت ئەمە چیە شێرێکەگرم جا شێرەکە بەرام بێت ئەتر خۆ ئەزانێت تەفاومەکەین یان نا بمگرێ ئەو شێرە یا ئەم خوا یا ئەم کوژێت یعنی ناتوانم تۆ داوای شتێک بکە جێبەجێ بێت بۆ شێر چییە؟ دەیگابێ مادەم داواکارێکی دیکەمەیە دەبیڵێ با ئێستا بۆ جێبەجێکەم دەبیڵێ فەوری پەسوردی مۆبایلەکەتم دێ پازۆرت؟ کوا شێرەکە؟ ئەچم شێرە بۆ گرم بەگووە کوا ئەو شێرەکەرە؟ ئەڕۆم ئەهێنم هەنجین یەقام ئەو شێرە سەگ بابا بۆ شوێ دەچی؟ تا ئەمەزۆنە چم و یەمەوە